پارێزەری سەرۆکی پێشووی دۆناڵد ترامپ جۆتا کۆپینە باسی لە مەبەستەکانی کرد کاتێک لە کەناڵی ABC پرسیاری ئەوەی لێکرا کە سەرۆکی پێشوو کە لە کۆتایی هەفتەی ڕابردوودا تۆمەتبار کرا چۆن هەست دەکات سەبارەت بە پرۆسەی دادگاییکردنی داهاتوو. ئەوەی هیوای بۆ دەخوازم ئەوەیە کە بە خێرایی بچینە ژوورەوە و لە کۆتایی ڕۆژەکەدا دەربچین. کارێکی ئاساییە کە ئێمە لە بەردەم دادوەردا ڕاوەستین و دەڵێن تاوانبار نین. وادەیەک دادەنین بۆ تۆمارکردنی پێشنیارەکان و شتەکانی تری لەم بابەتە یان دۆزینەوەکان و بەرەو پێشەوە دەڕۆین. تۆمەتەکان تاکو ئێستا بەنهێنی ماوەتەوە، بەڵام پۆسپۆرانی یاسایی دەڵێن دەکرێت جەختی ئەو تۆمەتانە لەسەر گوایە سەختەکردنی تۆمارە بازرگانیەکان بن سەبارەت بە ڕێکەوتنێکی یەکلاکەرەوە لەگەڵ ئەستێرەی پۆرن سۆرمی دانیێلز. کۆپینە دەڵێت پێی وایە دۆسیە یاسایەکە لاوازە، پاڵنەرێکی سیاسی لە پشتەوەیە کە هەروەها نیگەرانیەکانی ترامپ ناخاتە ڕوو کە دادوەری سەرەکی دۆسیەکە بێلایەن نییە. ئایا من پێم وایە دادوەر لایەنگرا؟ بێگومان نەخێر. چۆن دەتوانم وای پێ بڵم لە کاتێکدا هیچ پەیوەندیەکم لەگەڵ دادوەرەکەدا نەبووە کە ببێتە هۆی ئەوەی باوەڕم بەوە هەبێت کە ئەو بێلایەن نییە؟ سەرۆکی پێشووی ئەمریکا هەروەها ڕخنەی توندی لە داواکاری گشتی ئەلڤین براگ گرتووە کە تۆمەتەکەی تۆمار کردووە. سایرس ڤانس جونیۆر پارێزەری پێشووی ناوچەی منهاتن لە چاوپێکەوتنێک لە کەناڵی NBC میت دە پرێس داوتی دەکرێت ئەوە کاردانەوەیەکی خراپی بەسەریدا هەبێت. دەستوەردان لە کارەکانی حکوومەت یان بە هەڕەشەیان بە شێوەیەکی تر کاتێک قسەیەکی لەو شێوەیە بکەیت کە بیخەیتە بەردەم دەستەی سوێند خواردن، دەتوانێت بیرۆکەی دەستەی سوێند خواردن بگۆڕێت سەبارەت بە سەختی ئەو دۆسیەی کە سەیری دەکەن. بەڵام پێی ناچێت دادوەرێک بتوانێت ترامپ ناچار بکە کە لە بەردەم خەڵکدا قسە لەسەر لێکۆڵینەوە تاوانکاریەکانی ئیستا و تاوانکاریەکانی دیکەی نەکات کە ڕوبەڕووی دەبێتەوە. پارێزەرەکەی لە دۆسەی بەڵگەنامەنهێنەکان جۆن تراستی بە کەناڵی فاکس نیوزی وت پێم وایە زۆر قورس دەبێت بۆ دادوەر فەرمانی قەدەغەکردنی باسکردن بەسەر کەسێکدا بسەپێنێت کە خۆی بۆ پۆستی سەرۆکایەتی کاندید دەکات. من باز لەوە دەکەم کە کاریگەری قوڵی لەسەر ئەم وڵاتە دەبێت. پارێزەرانی ترامپ ڕایانگەیاندووە کاربەندانی دەستگای نهێنی لە چوارچێوەی گرتنەبەری ڕەوشێنی توندی ئاسایشی لە دادگا و دەوروبەری لە ڕۆژی سێشەمەدا ئامادە دەبن کاتێک چاوەڕوان دەکرێت سەرۆکی پێشوو پەنجەمۆر و وێنەی بگیرێت پێشەوەی خوێندنەوەی وردی ئەو تۆمەتانەی بۆ بکرێت کە ڕوبەڕووی دەبێتەوە. نووسینگەی ترامپ دەڵێت پێشبینی دەکرێت شەوی سێشەممە ترامپ لە کۆشکەکەی لە مار ئەیلاگۆ لێدوان بدات. ئەم پەرەسەندنش لە کاتێکدایە کە ترامپ بەر لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2024 بانگەشەی هەڵبژاردن دەکات. شایان پاشا بۆ راپۆرتی ڤایرۆنیکا بالدیراس ئیگلیسیاس دانی ئەمریکا واشنگتن.